سەرەتا چمە لای بەڕێز ئەحمەد نەوزات کە وەکوتم بەڕێوەبەری بەڕێوەبەری ئارتی بانکە. کاگ ئەحمەد سڵاوت لێبێت. ئەم کێشەیە لەسەر بانکەکانی ناو هەرێمی کوردستان هەیە یاخود با بە دیاریکراوی بڵێم ئارتی بانک ئەم کێشەی هەیە بۆ نمونە بە بەشداربووەکانتان یاخود بە هاوڵاتیە کە لای ئێوە حساب بانقیەکی هەیە و کارتێکی هەیە تووش ئەم گرفتە بێت یان نا؟ ئەو کاتتان باش، کاتی بینێرانیشت باش. بێگومان یعنی وەکو جەنابەت ئاماژەت پێکرد و هەم لە راپۆرتەکە و هەم ئەوانەی لە دەرەوەی عێراق بوون کە باسییان لەو بابەتە کردووە، ئێمە وەکو سێکتەری بانکی ئێمڕۆ متەئەسیرین بە مۆزوعی بەکارهێنەرانی کارتەکان کە لە دەرەوەی عێراق کێشیان بۆ دروست بووە لە چەند بابەتێکی جیاواز کە پێشتر وەکو سلوکی بەکارهێنانی ئەو کارتانە تا ڕادەیەک وای کردووە کە لیمیت و تۆنیەتی بەکارهێنانی کارتەکان تا ڕادەیەک محەدەد بکرێتن. کاگ ئەحمەد کەواتە کارتەکان لای ئێوە کارەکات بۆ نمونە گەر من هەڵگری کارتێکی ئارتی بانک بم لە دەرەوە توان بەکاری بێنم بەڵام لەژێر ڕێنماییە بەکارەهێنرێ ئەو ڕێنماییانە چییە؟ طبعا بێگومان ئێمە ئێستا باسی دوو بابەتی جیاواز دەکەین. لە ڕووی تەکنیکیەوە حالیەن کێشە بۆ کۆمەڵێک لە بانکەکان هەیە ئەوانەی کە نەیانتوانیە تعزیزی حساباتی مراسلینی خۆیان بکەن، ئەو حسابانەی کە ماستەر کارت حیسابی هەیە لە بانکەکانی دەرەوە وەکو بانکە ئەمریکیەکان. بەڵام ئێمە وەکو ئارتی بانک ئەو کێشەیەمان دەمێکە حەل کردووە کە دەتوانین سەوداکارانی خۆمان هەڵگری کارتەکان ئیش بە کارتەکانی خۆیان بکەن لە دەرەوەی عێراق. باشە ئێوە کێشەکەتان بە چ میکانیزمێک هەل کردووە؟ ئایا دڵنیاییەنە بەشداربووەکانتان کە دووچاریە و گرفتە نابن؟ طبعا ئێمە وەکو بەشێکین لە ناو سێکتەری بانکینگ لە عێراق تا ئەو دەمەی کە من گفتوگۆ لەگەڵ جەنابەت دەکەم هیچ کێشەیەکمان نییە و پێم وایە ینی وەکو مەودای درێژیش لەو گرفتانەی کە ئێستا هەیە ئارتی بانک تووشی هیچ کێشێک نابیتن و کارتەکانمان زۆر بە ئاسانی و بەکارایی ئیش دەکەن لە دەرەوەی عێراق لەبەرەوەی مشکلە تەکنیکیەکەمان حل کردووە. بەڵام مشکلەی سپیکردنەوەی پارە و مشکلەی لێکۆڵینەوە لە خراپ بەکارهێنانی کارتەکان ئەوە پرۆسەیەکی بەردەوامە و لە هەموو دنیاش ئەو شتە هەیە. طبعا بە پێی تعلیمات و بە پێی ئەو قوانینانەی کە بانقی مرکزی لە هەر وڵاتێک دەری دەکاتن یان جیهەتی ڕقابی دەری دەکات کارتەکان بۆ ڕێگەیانە تەنزیم دەکرێتن و بەکاردێ و لە ناو هەر بانقێکیش زیاتر لە جیهەتێکی ڕقابی هەیە کە متابعی بەکارهێنانی ئەو کارتانە بکە و دواتر ئیزراعاتیان لەگەڵ بکاتن ئەگەر هات و ئیسپات بوو ئەکە ئەو کارتانە بە شێوەیەکی نادروست نایاسایی بەکار هاتوون. باشە کاگ ئەحمەد لەگەڵمان بمێنەرەوە گفتوگوی زیاترەکەین لەسەر و بابەتەوە لەسەر میکانزمی مەودای دوور و درێژتر لەسەر کارتەکان. ئەچمە لای دکتۆر ڕەنج. دکتۆر بەخێر هاتیەم کاتت باش، زۆر سوپاس. دکتۆر ئەوەی کە ئێستا ئەگوزارێت لەسەر عێراق ئایا کاردانەوە یاخود لێکەوتەکانی چییە بێت لەسەر ئابووری عێراق و زیانەکەی چۆنە بێت؟ بێگومان ئەوەی کراوە ئێستا ئەو بریارەی کە لە بانکی مرکزی و بە کاریگەری وڵایەتە یەکگرتووەکان سیاسەتی بانکی فدرالی ئەمریکی ئەوە لە هەر وڵاتێک ڕوو بدات کاریگەری خۆی دەبێت چونکە کاریگەریەکەی لە بواری ئابووری دەبێت بابەت ئەوە تەنها نییە کە کەسێک گەشت بکات و بەو گەشتە ئاستانگی بوو دروست بێت بابەت حواڵەی پارەیە ئیتر هەر تاکە کەسێک دوور لە بابەتی گەشتیاری کە شمەک دەکرێت نەک بۆ خۆی کە بۆ بەکارهێنانی کەسی بەڵکو بۆ کاری بازرگانی بەڕێگەی حواڵەی لە ئاخیرە هەر بە سویفت
کۆتایی پێدێت ئیتر ئەگەر حسابی بزنس کارت بێت یانیش حسابی ئەکاونت بێت ئیتر کە لە دەرەوە کار نکات ئەو پارە ناتوانێت بچتە دەرەوە یەکەم زەرەرمەندی یەکەم بانکی مرکزی عێراقیە یەکەم زەرەرمەندی یەکەم زەرەرمەندی دووەم ئەو بانکە بازرگانیەکان و بانکانی حکوومەتن لە هەرێمی کوردستان و لە عێراق گشتی بەگشتی سیەم بازرگانەکان کە ئەوانەی شمەک لە دەرەوە دێنن بە چی خاڵێک کاریگەریان لێ دەکرێت بە بابەتی تراست فقە چەند فقەی مەصرفی زۆر لەسەری نووسراوە لە لایەنی ئەکادمی باسی کراوە کە فقەی مەصرفی بابەت ئەوە نییە تاکە کەس بخۆی حساب بکاتەوە بەڵام بابەت ئەوەیە ئەتو تعاملت لەگەڵ جیهانی ئەمڕۆ هەمووی بە حسابی ئەلکترۆنی ئەکرێت بە ئەو پارانە خۆ باکو پێشتر نییە بە دەست بڕوات ئەبێ بە حسابێکی ئەلکترۆنی بێت هەموو بەسراو بێت بە کرۆسپاوندینگ بانک و ئەوانش لەگەڵ سیتی گروپ و جی پی مۆرگان و ڕۆیال بانک و دووچ بانک و ئەمانە وەکو وەساتا پێدەڵێن یعنی ناو بژیوانی کەواتە بانقانە ئەو وەسەتەیان نییە بۆیە دووچاری ئەم کێشانە بوونەتەوە و گەشتونەتە ئەم ڕۆژە بێگومان ئەم بانکە بازرگانیانە هەمووی بە بانکی مرکزیەوە بەسراون بانکی مرکزیش وەکو بانکێکی بان بنوک پێی دەڵێن بانکل بنوک ئەوە لەگەڵ کێ تەعاملەکات وەکو حساب کە حەسک و وەکو بانکێکە ئەویش تەعامل لەگەڵ مراسیلەکانەکات مراسل چنە وەکو متعهد با ئەو مراسل چیە کات مراسل بوو نمونە عێراق نفتی فرۆشت پارەکە چتە ناو خەزینەی عێراقی لە بانکی فدرالی عێراق بانکی مرکزی دەڵێتە مراسلی خۆی ئەگەر ئەو پارەم بۆ وەرگری کە حەقی خۆمە بیدەیە ئەوانەی کە سیارەیان هاوردەکردیە ئەوانەی کە شمەکیان هاوردەکرد ئیتر 2 میلیۆن دلار بۆ ئەو شەریکە 3 میلیۆن دلار بۆ ئەو شەریکە لە لایەکی ترەوە ئەم بانکە بازرگانیانە کە لای ئێمە هەنا ئەو پارە 2 میلیۆن دلار و 3 میلیۆن و 100 میلیۆن لە بازرگان وەرەگرێت تەوازن ئەکرێت ئیتر خاڵی زۆر گرنگ ئەوەیە ئێستا وەکو جەڵتەیەک لە سیستەمی دارایی عێراق درراوە بۆ چونکە دەڵێن سیستەمی دارایی وەکو چییە وەکو ئەوەیە وەکو شریان یان دەماری خوێن کە چەند خواردن و فیتامین بۆ جەسە دەڕوات لەگەڵ ئەوە ئەگەڕێتەوە ئەوانەی کە معالەجەیان پێ دەوێت ئێستا ئێمە وەنوەیە ئەو وەنوەیەکە چییە کە پارە ناچتە دەرەوە بەڵکو بە ڕێگەیەک بێت بەڵام ناچتە دەرەوە ئەنی ئیتر ئێستا ئەوانەی کە فرۆشیارن لە دەرەوە بوو نمونە شمەک ومانە چاوەڕێی ئەو گرفتایەکەن چۆن پارەی خۆیان لە عێراق وەرگرن ئیتر ئەم ثقە بە عێراق نامێنێت بە بازرگانی لە عێراق نامێنێت ئەمە ڕوویداوە لە ئەقلیمی کریم ڕوویداوە لە غەزە ڕوویداوە لە کەتەلۆنیا ڕوویداوە ئەمە هەندێک چارەسەریان بینیوە بەڵام ئەو چارەسەریانە بێ پێشتر کراوبن وەکو ئێستا جنابی بەروبەری دکتۆر بنەمەوێ دوایی باسی چارەسەرەکان بکەین ئایا بزانین ئێستا درەنگ نییە بۆ چارەسەرەکە بەڵام هەندێک هاوڵاتی باسیەوەکەن کە کێشیان لەگەڵ بە بازارکردنیشا هەیە بە ئۆنلاین کە منەمەوێ لە دکتۆر یاخود با بڵێم لە کاک ئەحمەدی بکەم کاک ئەحمەد ئایا ئێستا ئەتوانم من لە ڕێگەی کارتی بانکیەوە یاخود بازارکردنێ بکەم بە ئۆنلاین شت داواکەم ئەوانیش گرفتیان دروست بووەم کێشەیە چۆنە؟ بەڵێ دەتوانن کارتەکانیان بەکاربێنن بۆ بابەتی شۆپینگ و ئەمانە بەپێی ئەو ڕێنمایانەی کە بانکی مرکزی عێراقی بڵاوی کردەوە لە بیدایەتی مانگی 4 ڕابردوو کە سەقفیدانا بۆ هەر جۆرە ئەکتیڤیتیەک کە هەڵگری کارتەکان بیکەن لە دەرەوەی عێراق یاخود لە ڕێگای ئۆنلاین بۆ نمونە بۆ مۆزوعی شۆپینگ تا 5,000 دلار ینی بە مۆزوعی بڵین POS و ئەمانە دەتوانن ئالوگۆڕی ئەوەی خۆیان بکەن احتیاجاتی خۆیان بکەن لە دەرەوەی باشە کاک ئەحمەد واتە ئەو کارتانەی کە ئێستا بۆ ئەو بانقانەن کە ڕاگیراوە هەڵگری کارتەکە ئەتوانێت شۆپینێ بکا بۆ نمونە لە دەرەوە نەخێر بێگومان ناتوانێت لەبەرەوەی کە خۆی معادلەکە لە بینی ئەو بەڵانسەیە کە بانقەکە هەیەی لە لای ماستەرکارد لە بانکی مراسل کە کاک دکتۆر ئاماژەی پێکرد کە ئەو بەڵانسەنەما ئیتر توانای ئەو بانقە نامینێتن کە تەعزیزی ئەو حسابێ بکا لە دەرەوە بۆی کارتەکانی ئیش بکاتن مۆزوعی مەقاسە و کلیرینگ لە بینی حساباتی بنوک تۆزێک
تایبەتمەندی فەنی تێدایە، بەڵام بە شێوەیەکی بەسیط ئەوەیە کە هەڵگری کارتەکە ئەو بەڵانسەی لە ناو کارتەکەی کە هەیەی یەکێکی تر بۆی داناوە کە ئەو یەکە بەڵانسەکەی لا نەما ئیتر ناتوانانی پارە بە هەڵگرەکەی بداتن و ئیشی پێ بکاتن. باشە ئیکاک ئەحمەد دەنگۆیەکەیە کە هەموو هەڵگرانی کارتەکان کە داوا لە بانقەکان کراوە پەیوەندی بکەن بە سویچ لە بری ڤیزا کارت و ماستە کارت سویچ کارت دەربکەن. ئایا ئەمە تا چەند ئەگونجێت یاخود با بڵێن ڕێتێچێت؟ بێگومان شەریکاتی دەفعی ئەلکترۆنی بۆ نمونە ئێمە وەکو ئارتی بانک لەگەڵ شەریکەی دەفعی ئەلکترۆنی کار دەکەین کە لە ڕێگەی ئەوانەوە دەتوانین ئیشوکارەکانی خۆمان بەڕێک و پێچی جێبەجێ بکەین. شەریکەی YBS ئەویش هەمان شێوەی هەمان ئیمتیازاتی شەریکەکانی دیکەی مجاز لە بانکی مرکزی عێراقی دەتوانن ئیش ینی ئەو ڕۆڵە ببینن کە بانقەکانی عێراقی لە ڕێگەی ئەو شەریکاتانەوە تعزیزی حساباتی خۆیان بکەن لە لای کۆرسپۆندینگ بانک و بنووکی مراسیلی خارجی. زۆر باشە کاک ئەحمەد بمێنەرەوە لەگەڵمانە. کاک عەفو دکتۆر ڕەنج، ئێستا 100,000 کارتی بانکەکان کە هی هاوڵاتیانە ڕاگیراوە. ئەمە کاریگەریە بێ لە سەرگەڕانەوەی دینار بۆ ناوخۆی عێراق و بۆ بانکی ناوەندی کە خۆمان نزانین ئێستا عێراقڵە کێشەی نەختی نایە، ینی ئەمە دیارە. ڕاستە ئەگەر ئەمە شروڤە بکەین ئێستا ئەمە ئەو دۆلارە لە دەرەوە ناچتە دەرەوە، یعنی ئەمە حسابە بکەین واتە ئەو دۆلارە لە ناو بازارە مێنێت، ئەوە لە لایکەوە دۆلار دێتە خوار، چونکە خواست لەسەر دۆلاری بانک مرکزی نامێنێتی تر دۆلار دێتە خوار. ئەوە لە لایەکی ترەوە کە شمەک هاوردە دەکرێت تایانات لە تورکیا و ئێران و ئەو وڵاتە نزیکی عێراق بن هەتاکو دوورەکانیش ئەوجا ئەو ڕێگە پیا بێت کە دۆلاری کاش لە بازار بکرێت کە بە کاش ئەو دۆلارانە بچتە دەرەوە هەر چەندە لە یاسایی نیە. باشە دکتۆر کەواتیانی تۆ پێ دوایە بەهۆی ئەمەوە دینار زیاتر بەرز بێتەوە؟ ئەمن ئەیبینم ئەگەر بەم شێوە بێت دینار بەهای خراپ زۆر ناکەوێت، بەڵام ئەوە مؤشراتی ئەوەیە دۆلار بەرز بێت تۆزێ خواست بۆ دۆلار لە ناو بازارە زیاتر دۆلار بەرزێتەوە. بەڵێ بەڵام بەو شێوە نە، ینی ئەمە هەموو شتێک بکەینە نزبی بڵێن دۆلار زۆر بەرزە بێت نە مؤشراتی ئەمڕۆ دیار بوو 141 بەڵام ئەو شێوە دەبێت. بەس من ئەمە نبینم ئەمە چارەسەر دەبێت ئەم مشکلە، یعنی نامێنێت شتێکی دوور و درێژ چارەسەر نەکرێت. چارەسەریەکە چۆنە؟ ئەوەی منە بینم چارەسەری ئەمە وەکو ئارتی بانک ئەبێ هەموو بانکە بازرگانیەکان تایبەت ئەوانەی بازرگانینە ئەبێت سەفقەیەک عەقدێک دوور و درێژ گرێدەن لەگەڵ ئەو کۆرسپۆندینگ بانک ئەو بانکانەی کە لە وڵاتەکان هەیە لە ئەمریکا هەیە ئەبێ ڕەسیدێک لەوێدانن، ئەو ڕەسیدە ببێتە زەمانێک بۆیان ئیتر کە هەلگری بڵێن مەختەرەن بانکێکی تر نەک ئارتی بڵێن بانکێکی تر کە ئەو بچتە دەرەوە ئەڵمانیا یان بچتە وڵاتێک کە شمەکێک بکرێت ئەو کاتە وەکو بڵێن مؤشرێک بڕات ئەمە چارەسەرێکی خێرایە کە ڕەسیدەکەی زیاد کاتەوە، بەڵام هەر کاتی پێ دەوێت هەتاکو لەسەر بانکی مراسلە تعامل بێتەکردن، ئەبێت اتفاق بێتەکردن، ئەبێت لەسەر مەسەلەی عمولە و ئەمانە وەختی پێ دەوێت، ینی هەفتەیەک دە ڕۆژێک پێ دەوێت تاکو ئەو مشکلە چارەسەر بێت. هەندێک وڵات چوونە هەندێک چارەسەری تریان بینیوە، بەڵام ئەمن يعني خۆزگە دەخوازم عێراق نەڕواتە لە ناو ژێرباری ئەو فشارە. چارەسەری کاتین؟ چارەسەری دوم درێژن بەڵام خراپە بۆ عێراق. مەسەلەن ئەگەر بێت وەکو ئەوەی رووسیا MIR یانیش ئەوەی سینی ئەوەی بریکس بەکاری دێنێت بانکە تەنمیە و ئەمە یعنی بڵێت ئەگەر سەیریکەین لە دوورەوە سەیریکەین ئەمە ڤیزا کارتمان هەیە و ماستەر کارتمان هەیە، ئەو وڵاتانەی کە وەکو رووسیا وەکو چین و وڵاتانە ماستەر کارت لەوێ زۆر نەک بە قیمەت نیە زۆر داخوازی لەسەر نییە، ڤیزا کارت لەوێ ئیشەکات. ئەمڕۆ ڤیزا کارت ڕاوەستایە، زۆر ڤیزا کارت ڕاوەستەوە لە بانکەکان کە ڤیزا کارت ڕاوەستەوەتە ئەتوو تعامل لەگەڵ سین زەحمە دەبێت، لەگەڵ رووسیا زەحمە دەبێت، لەگەڵ جنوب ئەفریقیا زەحمە دەبێت.
اما پێویستی دیراسەیەکە وها بە ئاسانی یەک ناتوانێت بێت سەبەبەکە ئەوەیە بەڵام ئەم بابەتە بابەتێکی نێودەوڵەتیە بابەت ئەوە نییە لە ناوخۆی عێراقا بەڵام ئەبێ ئێمە زۆر ئاگادار بین لە ناحیە اقتصادی سیاسیوە زۆر ئاگادار بین زووتر بانکەکانی تریش ئەوەی لە هەرێمی کوردستان هەنا وەکو ئەو پێنگاوانەی بانکی ئارتی بانک کردیەتی یەکسەر بێت تعامل لەگەڵ ئەو کورسپاندانەی نێودەوڵەتی بکرێت من ئەوە بینم ڕێگە چارەیەک بۆ عێراق هەمووی چارەسەر بێت ینی بانکەکانی عێراق بازرگانی عێراق دێنە هەولێر دێنە سلێمانی دێنە دهۆک تعامل لەگەڵ ئەو بانکانەی هەرێمی کوردستانەکەن بۆ چکە کورسپاندیان هەیە چونکە ثقەی مەصرفی زیاتر لێتێت و ئەمە لە پاشە ڕۆژە پەرە ئەسێنێت و زۆر بەناوەک لێدێت لەسەر ئاستی عێراق و جیهان هەمووی باشە کەواتە هەر لە کاک ئەحمەد ئەپرسم کاک ئەحمەد ئەو وتانەی کە دکتۆر ڕەنج وتی کابێت بانقەکان وەکو ئارتی بانک بکەن بۆ پێشوەختە حساباتی خۆیان بە جۆرێک بێکە دووچاری ئەم شتە نەبن جا بەپی ئەو ڕێنمایی و یاسانەی کە هەیە ئەو هەنگاوانەی کە دیاری کراوە بانقەکانی عێراق ئەتوانن بیگرنە بەر بەزووی و کە بۆی کێشەکەیان چارەسەر ببێ بێگومان پرۆسەیەکی گەورە لە ئارادایە لەلایەن بانکی مرکزی عێراقیەوە کە لەگەڵ شەریکەیەکی ئەمریکی ئۆلیڤەر وایمن کە پێداچوونەوەیەکی سەرتاسەری دەکاتن لە ناوڕۆک و ستراکچەر و بڵین ممارەساتی مەصرفی لە ناو بانقەکان و کۆمەڵێک تەوسیات و ئەوانەی داوەتە بانقەکان کە لەسەری بڕۆن تا لە مەودایەکی یەک دوو ساڵەی داهاتوو بتوانن بگەنە ئەو معایرانەی کە مەقبول بی لەلایەن بانقەکانی ئەمریکی وەکو سیتی و جیپی و ئەوانەی ترکە کاک دکتۆر ئاماژەی پێکرد بە حقیقەت لێرە ئەو دەورەی کە هەیە لە بانقەکان هەم وەکو سوشیال ڕسپۆنسیبڵیتی کە یەک لە مەسئولیاتی بنوک بەعام دەگریتەوە کە بانقەکان بتوانن یارمەتی ئەو خەڵکە بدەن ئێمەش بەش بە حاڵی خۆمان جزئێکین لەو منزومەیە و لە واقعی کە هەیە هەر لە سەرەتای ئەو پرۆسەی کە لە دوێنێەوە دەستی پێ کرد کە هەندێک لە بەداخەوە هەندێک لە کارتی بانقەکانی دیکە لە ئیش وەستان ئێمە هەستان بە دعمکردنی هەتا لە ڕووی پرایس لیست و لە ڕووی عمولات و ڕسوماتی مەصرفی کە کەمی بکەینەوە بۆ ئەوەی زۆرترین کەس بتوانن ئیستیفادە لەو ڕێگایە بکەن کە بتوانن حسابات بکەنەوە کارت وەربگرن و ئیستیفادەی لێ بکەن لە داهاتوو بەپێی ئەو ڕێنمایانەی کە بانکی مرکزی دایناوە بۆ بانقەکان ئیشی لەسەر بکەن. بەڵێ بەڕێز ئەحمەد نەوزاد بەڕێوەبەری ڕێپێدراوی ئارتی بانک لە هەولێرەوە لەگەڵمان بووی سوپاسی بەڕێستانەکەین سوپاس بۆی کە لەگەڵمان بوون و ئەو زانیاریانە بۆ هیواین کە بەردەوامی هەبێت بۆ ئەو جۆرە خزمەت گوزاریانە یاخود ئەو شەفافێتی کە هەیە لە سیستمی بانکیە لە هەرێمی کوردستانە تا بەشداربووان و هەر کەسێکی دیکە کە بەشدار بێت لەم بانکە و کارەکانی مامەڵەکانی بە تەواوی ڕای بکە. دکتۆر من سوپاسی تۆشەکەم سوپاس بۆ وتانە لەسەر ڕاگررتنی کارتەکان ئەگەر زۆر بە کورتی پێم بڵێ ئەم لێکەوتانە لەسەر ئابووری عێراق ئەگاتە چەند مەزەنداکرێت بگاتە چەند بەڕاستی لێک نادرێتەوە کە ئەبێتە چەند بەڵام ئەمن تەسەوڕەکەم ئەگەر ڕاستیدی عێراق 100 ملیارد دلارە ئەگەر ئەمە حساب بکەین ڕۆژ مانگانە عێراق 6 ملیارد دلاری هەیە و سعر فایدە لە عالەمدا کابێت چەنە ئەگەر با وەکو معادلەیەک لێک بدەینەوە ئەم تەسەوڕەکەم مانگانە ئەگەر بەو شێوە ڕاوەستێت زیاتر لە 500 میلیۆن دلار عێراق زەرەرەکات ئەگەر وەکو ڕقمێکی تەخمینیە بە پێی سعر فایدە و داهاتی عێراق و ڕەسیدی بانک توقعاتی تقریبا 400-500 میلیۆن دلار زەرەرەکات بەنمونەگە تێکڕایە لە فایدەکە وەربگرین و لەو استیناد لەسەر ئەوانە بکەین تقریبا حدودی ئەو مەبلەغە دەبێت ئەو مەبلەغەش زۆرە چونکە تا مضاعفی لێ دێت ئەوەی زەرەری گەورە بابەتەکە دارایی نییە بابەتەکە ثقەیە ئیتر کە ثقە باوەری نەما ترست نەما بە سیستەمی بانکی لە عێراقیان لە بانکی مرکزی عێراقی هەر بەگشتی ئەوە
مشكله پیاکت او کاریگری لسر زیری شکات چونکە حواله دلار ناکرێت ئەو جار دەسە بنە بە واتە زێر لە ناوخۆ گرانە بێ تەواقعکەم ئەگەر وەها بێت عێراق جزئێکی زۆری هەیە ئیتر دەست بباتە بۆ بازرگانەکان دەست ببنە بۆ حواڵەی زێر لە باچی پارە ئەم باسی بازرگانی یەکەم باسی تاکە کەس ناکەم تاکە کەس زۆر گرنگی خۆی هەیە زۆر کاریگەری خۆ هەیە ئەوە دەڵێت بانگانە 50 میلیۆن دلار کەسپیەکرێتەوە بەس ئەمن دەڵێم بۆ بابەتی بەسترا و بە کاری بازرگانی دەسە بنە بۆ هەندێک شتێکی تر بۆ نمونە دەسە بنە بۆ سیستەمی هەندێک وڵاتی تر یان پارەیەکی تر نەک دۆلار بێت چونکە ئەو سیستەمە هەمووی بابەتی سویفتە ئەو شکاری پیا بووە بەس لە ئاخریدا ئەمە بینیم ئینشاڵڵا چارەسەریەکی دەبێت وەکو ئارتی بانک کە بانکەکانی تریش چاوی لێ بکەن پێشتر ئەبێ خوێندنەوەی بۆ بکرێت ئەم ئاریشە چارەسەر دەبێت بەڵام هەندی ئاریشەی تر هەیە احتمال هەیە ئەگەر لە دوا ڕۆژدا بێت نەک مفاجئ بێت نە لە ناکاودا بێت پێشتر بێن پرسیار لە خبراء بکەن پرسیار لەو کەسانە بکەن کە پسپۆرن چی بکەن برن دەرء الخەتەر یعنی فۆرکاستینگ بکرێت کە پاشە ڕۆژ چی مشکلەیەک بوو بانکەکان پیا بێت پێش وەختە ئەم سیستەمانە هەم سیقەکە لە دەستنان هەم کێشەکانیشان بەو شێوەیە یاخود با بڵین گەورە نابێت دەستان خۆش بێ بەڕێستان لێرە میوان بوون زۆر سپاس.